زادو اگه سیری بکی مثلا خوای گوره هل قرآن دا به انسان دا فرمی و فی انفسکم افلا تبصرون باشه ور سیری انسان که درید زسته انسان هل روانگی زسته خوتوا سیری دنیا بکا سیری جام کا زن جیان چونه باشه زسته انسان چون خوای گوره درستی کرد سیری که دو چاوی انسانی لپیش وده او که باسی رابردود کرد سیری که دو چاوی انسانی لپیش وده باشه بول پشتی کلی سرینه و بول تنشتکانه و نبود لبروی پێدەڵێ کە تو دەبی سەیری داهاتوو بکەی ڕابردوو لات بکەی سەیری پێشە خۆت بکەی بەرنامە ڕێژی بۆ داهاتووی خۆت بکەی ڕاستە ئەمە نابی ئەوە مەسەلەن خەم لەو شتەش بخۆی کە هێشتا نهاتیە بەڵام دەبی تو ئامانجێک دانەی پلانێک دانەی شتێک دانەی بۆی بگێ دوجار پێی بکەی بەڵام لێرە بابەتێکی دیکە دێتە گۆڕێ ئەویش ئەوەیە ئایا ئێوە تێبینیتان کردی مرۆڤ کاتێک کە دەکاتە ئامانجەکەی جارێکی دیکە هەستی با بڵێن دڵخۆشی نابینەوە چونکە ئەتو ئەو کاتێک کە دەگەی ئامانجەکە یەکەم زەکە هێشتا نەگەیشتێ ئامانجەکە هەوڵی بۆ دەدەی کە هەوڵت بۆ داد یاڵە هەتا دەگەی کە گەیشتێ ئەو هەستە نامینێ کەواتە هەستی دڵخۆشبوون هەستێکی کاتیە وانە یان مەسەڵەن ئێستا زۆر جار ئینسان دەبینی یان سیر بکە هەندێک مرۆڤمان هەن وا دەزانن تەنها سێ کۆسێ دەکاشەش یعنی دنیا لێک دەلاقە دەبینی لێک کونی دەرزیەوە سەیری ژیان دەکات وا دەزانی ئەگەر ئەو شتە نەبوو ئیتر دنیا بەسەری داوێران دەبی لە کاتێکدا وەرە سیرکە ئەگەر لە بیرکاری تەمەشا بکەی هەر سێ کۆسێ ناکاشەش ئەوە نییە کە مەسەلەن هەشتکەم دوومان هەیە دەکاشەش دوو جاران سێمان هەیە دەکاشەش مەسەلەن چوار کۆ دوومان هەیە دەکاشەش بزانە ئەنجامەکەی بۆی بگاتە شەش چەند ڕێگەی دیکەمان لە پێشە بۆی ئەنجامەکەی بکاتەوە شەش جاخۆ ژیانیش ئاوایە وەختێکە تو بە شتێک ناگەی ڕەنگە احتیمالی هەیە دەیان ڕێگەی دیکە 50 ڕێگەی دیکە هەبی لە بۆی ئەتو بۆ شتە بگەی دەیان چارەسەری دیکە هەیە لەوەی ئەتو کێشەکانی خۆتی پێ چارەسەر بکەی یعنی ئەوە یەکێکە لەو کێشانەیە کە ئێستا خەڵک وا دەزانی ئەگەر بۆی نەبوو ئەگەر ئەوە نەبوو تەواو دنیا کۆتایی پێدێ ژیانی بەسەردا دەڕوخێن جا بۆیە قەت تەمەشا دەکەی هەستی دڵخۆشبوونی لا نییە بەدیلەکانیش بەکار نایانێ مەسەلەن ئێستا ئەو مۆزوعەکەی تەنها لە بینی وەسیلە و ئامانجی حەسر کردەوە ڕاست ینی وە دەزانێت ئیتر حیات بەس ئەوەیە چۆن بزانی وەسیلەکەی بەکاربێنی چۆن بتوانانی ئامانجەکەی بەکاربێن لە کاتێکدا کە بەدیلیش هەیە ئەگەر ئارەزووی لێبێ دەتوانە بەدائیلی کە بەکاربێن